سلامت ئێمە لە پڕۆگرامی پەروەردەی iLead فێر بن وەفادار بین بەرامبەر مامۆستاکانمان باخچەکەمان سپاست دەکەین ئەو دارەمان بۆتینەوە زۆر سپاس خۆشم ئەوەی مامۆستا زانیاریمان فێر ئەکا لە دەرسا جوان گوێ ئەگرم بۆ وانەکەت مامۆستا مامۆستایان مامۆستا مامۆستایان مامۆستا مامۆستا نووری چاومان چیرۆک باز ئەکات بۆمان چیرۆکی وێنەی ڕەنگین تا ڕاوشتی جوان فێر بین مامۆستایان مامۆستا مامۆستایان مامۆستا ئەی مامۆستای وەفادار چەند باسۆزی بۆ خوێندکار خەم لە ئازارمان ئەخۆی ئەی پێشەوە ئەی فێرکار یان مامۆستا مامۆستا نووری چاومان چیرۆک باز ئەکات بۆمان چیرۆکی وێنەی ڕەنگین تا ڕاوشتی جوان فێر بین مامۆستایان مامۆستا مامۆستایان مامۆستا ئەی مامۆستای وەفادار چەند باسۆزی بۆ خوێندکار خەم لە ئازارمان ئەخۆی ئەی پێشەوە ئەی فێرکار مامۆستایان مامۆستا مامۆستایان مامۆستا خۆشم ئەوەی مامۆستا زانیاریمان فێر ئەکا لە دەرسا جوان گوێ ئەگرم بۆ وانەکەت مامۆستا مامۆستایان مامۆستا مامۆستایان مامۆستا جوڵەی جوانمان فێر ئەکا ڕاهێنانمان پێ ئەکا ئەمان باتە گۆڕەپان ئای چەند دڵخۆشمان ئەکا مامۆستایان مامۆستا مامۆستایان مامۆستا دیاری جوانمان پێ ئەدا سەرکەوت و خاڵات ئەکا ڕێزی هەمومان ئەگرێ دڵی کەسمان زیز ناکا مامۆستایان مامۆستا مامۆستایان مامۆستا خۆشم ئەوەی مامۆستا زانیاریمان فێر ئەکا لە دەرسا جوان گوێ ئەگرم بۆ وانە